بە هیوای کاتەچی پرسوود خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە ١٧ لاپەڕە ١07 بۆ شیکاری هەردوو ڕاهێنانی 13 و 14 ئەو وێنەی بەکاردەینین. ڕاهێنانی 13 ناو لە هەر جووتە گۆشەیەکی لابەلا بنێ و پێوانەی هەر یەکەیان ببینەوە چ تێبینی دەکەی لە پێوانی گۆشەکان. یەکەم شت دەمەوەی بڵێم کە ناتوانین پێوانەی هیچ گۆشەچی ببینینەوە، چونکە دەبی یەک گۆشە زاندراوبی هەتا بزانین پێوانەی گۆشەکان دیکە، کەواتە بەداخەوە پێوانەی ناتوانین ببینینەوە. بەڵام دەتوانم هیچ نەبی ناو لە گۆشەکان بنێم گۆشەی لابەلا. لە کاتی گۆشەی لابەلا هیچ نەنووسراوەی ڕاستی بیکە ئەو هێڵا تەریبی لەگەڵ ئەو هێڵا هەرچەندە بە چاو تەریبە ئەوەش بڕەڕە، بەڵام بڕەڕیش ئەو شینە بڕەڕە، بەڵام دەبا نووسرابە کە ئەو دوو هێڵانە تەریبن و ئەوە بڕەڕە گۆشەی دروست دەکەن، ناویان لێبنێ ئەوانەی لابەلا. گۆشەی لابەلا ئەو گۆشانەیە کە دەکەونە مابەینی ئەو دوو هێڵەی کە بە چاو تەریب دیارن، واتە ئەو گۆشانە هەمویان ناویان گۆشەی لابەلایە، بەڵام کامە لەگەڵ کامە لابەلایە ئێستا ڕوون دەکەمەوە، هەرچەندە لە وانەی پێش ئەوانەیەش ڕۆنم کردەوە کوبوو. گۆشەی لابەلا هەر یەک لە گۆشەکە دەکەویتە لایەکی بڕەڕ، ئەوە هێڵە بڕەڕە، دوو هێڵەکانی دی دەبڕی، واتە گۆشە 8 لابەلایە لەگەڵ گۆشە 1. گۆشە 7 لابەلایە لەگەڵ گۆشە 2 چکە هەر یەکەی دەکەویتە لایەکی. گۆشەی لابەلا پیتی کە دروست دەکەن لەگەڵ 1 ئەوها، واتە گۆشەی 8 و گۆشەی 1 لابەلایە. دوو گۆشەکان کە پیتی زئی لاتینی دروست دەکەنەوە، واتە گۆشەی 7 و گۆشەی 2 لابەلایە. پێوانەکەیان نازاندرێ، بەڵام ئەوەی دەزانم کە لەسەر ئەو هێڵەی بۆ وێنە گۆشە 5 و گۆشە 7 لەگەڵ 1 دەبنە 180 گۆشەی پڕکەرن، هەروەها گۆشەی 6 و 8 گۆشەی پڕکەرن. گۆشەی لابەلا ئەگەر هاتوو ئەو هێڵە تەریب بوو لەگەڵ ئەو هێڵە، ئەوەش بڕەڕەکە بوو، گۆشەی لابەلا یەکسانن لەگەڵ 1، واتە ئەگەر گۆشە 8ەکە 45 بی یەکەکەش 45، 8ەکە 50 بی گۆشەیەکیش 8 یەکسانن، ئەوە ئەگەر مەبەستیان پێوانە بی. بەو جۆرە گۆشە 7 یەکسانە لەگەڵ 2، ئەوە ئەگەر مەبەستیان پێوانە بەو جۆرەی بی. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 4 ناو لە هەر جووتە گۆشەیەکی هاوجێ بنێ و پێوانەکەشی هەر یەکەیان بدۆزەوە و چ تێبینی دەکەی. ناتوانم پێوانەی بدۆز بۆ بەداخەوە، بەڵام گۆشەی هاوجێ یەک لە گۆشەکان لە دەرەیە، ئەوە دەرەیە، یەک لە گۆشەکانش لە ناوەیە بۆ وێنە، ئەوەش ناوەیە، هەردوو چیشیان کە لەگەڵ یەک هاوجێن دەکەونە سەر لای هەمان لای بڕەڕ. ئەگەوە بڕەڕ بی هەردووچیان لە لای چەپن، یان هەردووچیان هەردووچیان لە لای ڕاستن بورن، یان هەردووچیان لە لای چەپن. ئەوەیە گۆشەی هاوجێ، واتە لێرە گۆشە 6 هاوجەیە لەگەڵ گۆشە 2، بڕەڕیش ئەو هێڵە کەسکە سەوزە بڕەڕە، یەکسانن. لێرە ئەگەر هاتوو ئەو وەکو گوتم ئەو دوو هێڵە تەریب بن، گۆشەی هاوجێ لێرە ئەو دوانە یەکسانن، 6 و 2 یەکسانن. چی دیکەش دیسان هاوجەیە؟ دیسان ئەو گۆشە 5 لە دەرەیە، ئەو گۆشە 1ەش لە ژوورەیە ناوەوە، دیسان ئەوانش ئەگەر هێڵەکان تەریب بوون
دیسان ئەوانش هاوجێنە و یەکسانن. دوو گۆشەی دیش ئەوانیش هەر هاوجێنە و یەکسانن، گۆشە 8 و گۆشە 4. دیسان هاوجێنە و یەکسانن ئەگەر ئەو دوو هێڵە وەکو گۆتمان تەریب بوون. دوو گۆشەی دیش ئەوانیش هەر یەکسان و هاوجێنە، ئەویش گۆشە 7 و لە ژوورێ گۆشە 3ش لە دەرێ. ئەوانش ئەو دوو گۆشەیە دیسان هاوجێنە و یەکسانن. ئەگەر مەبەستی پێوانە بەو جۆرەی بی، ئەگەر مەبەستیشیان شتێکی دیکەبی ناتوانین بزانین گۆشەکان چەندن بەداخەوە، چونکە هیچ تەنیا یەک گۆشەمان هەبا بۆ وێنە ئەگەر بمازانی بە ئەو 5 بۆ وێنە 5 تەواو هەموو گۆشەکانی دەردەچوو، بەڵام نازانین، ئەوەی ئەمن بزانم نازانین. ئێستا دێمە لای شیکاری پرسیارەکان. پرسیاری 15 هەڵە لەکوێیە؟ شیرین وتی هەموو دوو ڕاستە هێڵێ ستون لەسەر یەکتر دەبڕن. وتیشی هەموو دوو ڕاستە هێڵە یەکتر ستونن لەسەر یەک، لە وتەکەیدا هەڵە لەکوێیە؟ هەڵە لەو جێیەکە هەر هەموو دوو ڕاستە هێڵێک کە یەکتر بڕبن ستون نینە لەسەر یەک، بەڵام هەموو ڕاستە هێڵە کە ستون بن لەسەر یەکتر بڕن. ئەوەیە کە بۆ وێنە ئەو دوو وێنە یەکتر بڕن بەڵام ستون نینە، بەڵام ئەو دوو هێڵەکە وێنە ناهێڵە، ئەو دوو هێڵە کە ستون بن یەکتر بڕیشن، کەواتە تەنیا یەکتر بڕ نابیتە ستون، بەڵام ستون دەبیتە یەکتر بڕ. ئەوهایە ئەوە هەڵەیە. هێڵی یەکتر بڕ مەرج نییە ستون بن. پرسیاری 16 وێنەیەکی بەرامبەر 3 شەقام لە شاری هەولێر دیار دەکا، ناو لەوانە بنێ کامە بڕەڕە؟ بڕەڕ هەمیشە ئەو هێڵەیە کە دوو هێڵەکەی دی دەبڕی، واتە شەقامی مووسڵ بڕەڕە، چونکە شەقامی گوڵان و شەقامی فڕۆکەخانە پێدەچی دوو شەقامی تەریب بن، کەواتە شەقامی مووسڵ بڕەڕە. ئێرە بڕەڕە، ئەوە بڕەڕە. دوو ڕاستە هێڵی تەریب شەقامی گوڵان و شەقامی فڕۆکە دوو ڕاستە هێڵی تەریبن. دوو گۆشەی لابەلا 6 و 3 ئەوە 2 یان 5 و 4 لەگەڵ یەک لابەلانە یەکسانیشن. دوو گۆشەی هاوجێ گۆشە 8 و گۆشە 4 هاوجێنە، یان گۆشە 6 و گۆشە 2 یان گۆشە 7 و گۆشە 3 یان گۆشە 5 و گۆشە 1. هیچ کێشەنیە کامە دووی دەنووسی بنووسە، زۆر ئاسانە. لێرە ئەوها گۆشە 8 ئەوهاش گۆشە 4 هێمایەکەیان وەکو یەکە، یان گۆشە 6 کە ئەوهایە وە گۆشە 2 ئەویش هەروەکوویە، یان گۆشە وەکو گوتمان گۆشە 3 لەگەڵ گۆشە 7 یان گۆشە 5 لەگەڵ گۆشە 1. کامە دووی بنووسم هەر ڕاستە. بۆ شیکاری ڕاهێنانی 17 تا 21 وێنەی بەرامبەر بەکاربینە، ئەو وێنەیە دەبی بەکاربینم. ناو لە هەموو ڕاستەهێڵەکانی تەریب لەگەڵ ڕاستەهێڵی دڕ. یەکەم جار با بچم بزانم کامە ڕاستەهێڵی د و ڕە. ڕاستەهێڵی دڕ ئەو ڕاستەهێڵەیە. کامە تەریبە لەگەڵەوەی بەدچاو بێگومان، ئەو ڕاستەهێڵە تەریبە لەگەڵی ڕاستەهێڵی فن. تەنیا یەک ڕاستەهێڵ تەریبە لەگەڵی کە هیچ خاڵی هاوبەشیان نییە و هیچ یەکتر نابڕن و مەودای مابەینیشیان هەمان شتە، ئەگەر مەودایەکەی ئەمە پێوان بکەین. ئەوە کەواتە وەڵامەکە ڕاستەهێڵی فن. لێرەش ئەوها ئەو هێمایەی لەسەرەوە دەنووسین بە دوو ئاراستە دوور و درێژ دەبیتەوە. ئەوە تەواو ئەو پرسیارە. پاشان ناو لە ڕاستەهێڵی ستون لەگەڵ دڕ. دیسان دڕ ئەەکەی بنووسمەوە
کامە ستونە لەگەڵی زۆر ئاسانە تەمەشا دەکەم دەچم دەگەڕێم لەو هێمای ئەو هێمایە کەواتە ئەو هێڵە ستونە لەسەر بەڕاست و ڕاستی دێتە خوارێ گۆشک دروست دەکەن لە مابەینی خۆیان کەواتە دەنووسم ڕاستە هێڵی نە و یان ب و نە هیچ کێشە نییە ئەو دوو تیرەش دەنووسم ئەوە لۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەش تەواو بووم ئێستا ناو لە هەموو ڕاستە هێڵەکانی ستون لەگەڵ نەب بڵێ نەب یەکەم جار ببینمەوە نەب چییە ستون لەگەڵ نەب دوو هێڵ هەیە ستونە لەگەڵی ئەو هێڵە ستونە لەگەڵی فنە و ئەو هێڵەش ڕد ستونە لەگەڵی کەواتە دەبی بنووسم ف و نە ئەو جا دوو تیر دیسان دوو تیر هەردووچیان ستونن لەگەڵ ڕاستە هێڵی نەب کە لێرە نووسرایە ئێستا ناو لە ڕاستە هێڵی تەریب لەگەڵ ف ب تەریب لەگەڵ ف ب کاف ب ئەوەتە ف ب کامە تەریبە لەگەڵی هەر بە چاو ڕاستە هێڵی نێڕە ڕاستە هێڵی نە تەریبە لەگەڵی ئەوە وەڵامەکەیە نێڕە ناو لە گۆشەی هاوجێ لەگەڵ گۆشە دوو ئەوە پرسیارەکی جوانە هاوجێ لەگەڵ گۆشە دوو تەمەشای دەکەم ئەوها هەتا بزانم کامە گۆشە دووە ئەوها بە ڕەنگەچی ڕەنجی دەکەم ئەوە گۆشە دووە گۆشەی ناوەوەیە گۆشەکەی دیکە هاوجێبی دەبی لە دەرێبی لە دەرەی ئەو دوو هێڵە کە تەریبن کامە لە دەرەیە ئەو گۆشە چارەش لە دەرەیە هەمان شێوەی ویشی هەیە کەواتە گۆشە چوار وەڵامەکە گۆشە چوارە هاوجێ لەگەڵ گۆشە دوو تەواو بووین لێرە پێداچوونەوە و ئامادەبوون سەرجەمی 3-5-8 کۆ 5-3-8 زۆر ئاسانە چونکە ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە لەگەڵ ژمارە تەواوەکان 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 3 دەبیتە 8 ئەوجا ژمارە کەرتەکان چونکە ژێرەکەیانی یەکە ئەمنیش 8 دەنووسم زۆر ئاسانە تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 5 و 3 دەکاتە 8 بەڵام ئەمن دەزانم کە 8 دابەش 8 دەکاتە 1 کەواتە یەکی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 8 سۆرەی کەواتە دەکاتە 9 سەرجەمەکە دەکاتە 9 بە وێنەش دەتوانی دروستکەی خوێندکاری ژیر 5 تەواو و وێنەی بازنەیەک دروستکە 3 بەشی لە 8 بەشی ڕەنگکە لە لایەکەی دی 3 تەواو وێنەی هەمان بازنەوەکووی بەڵام ئەو جارەی 5 لەسەر 8 ڕەنگکە پاشان 5 لەسەر 8 و 3 لەسەر 8 دەبیتە یەکی تەواو 8 تەواویشم هەبوو دەکاتە 9 پرسیاری 23 کام ژمارە گەورەترە 5 بەسەر 12 یان 1 بەسەر 3 هەمیشە ناتوانین ئاوا یەکسەر بەراورد بکەین دەبی ئەمە بینین ژێری کەرتەکان یەک بخەین ئەگەر من ئەو کەرتەی بینم ئەوەی لێگەڕێم هەروەکو خۆی 5 بەسەر 12 1 بەسەر 3 هەوڵ بدەم ژێرەکەی بکەمە 12 1 بەسەر 3 کو دەبیتە 12 بێگومان ئەمن ئەگەر ژێرەکەم جارانی چواری کرد دەبتە 12 بەڵام ئەگەر خوارێم جارانی چاری کرد ژێرەکەی سەرێش هەر دەبی جارانی چاری بکەم کەواتە کەرتەکە دەبیتە 4 بەسەر 12 ئێستا بەراورد دەکەم 4 بەسەر 12 و 5 بەسەر 12 کامە سەرەکەی گەورەتر بوو ئەو گەورەترە کەواتە 5 بەسەر 12 گەورەترە لە 4 بەسەر 12 واتە 5 بەسەر 12 گەورەترە لە 1 بەسەر 3 چونکە 1 بەسەر 3 هەمان شتەوەکو 4 بەسەر 12 هەمان بەهایە
ئەوە لێرە تەواو بووم لەو پرسیارەش دێمە لای پرسیاری ژمارە 24. ئەمیر بۆ بڕینی 266 فاریزە 4 لە 10 کیلۆمەتر چەند کاتی پێچوو 4 کاژێر و نیوی پێچوو. ئایا تێکڕای خێراییەکەی ئەمیر چەند بووە؟ لێرانە ئەمن یاسای دووری یەکسانە بە خێرایی جاران کات بەکاردەینم. دوور یەکەم هەیە، کاتەکەشم هەیە، خێراییەکە زۆر زۆر بە ئاسانی دەتوانم ببینمەوە. هاوکێشەیەکە لێرە لە لای چەپی پیتی خ وە ژمارە 4.5 هەیە، هەتا ئەمن پیتی خ بە تەنیا بمینێتەوە، هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 4.5 دەکەم، هەتا پیتی خ بە تەنیا بمینێتەوە بزانم دەکاتە چەند. لە کاتی دابشکردنی لە لای چەپ 4.5 دابش 4.5 دەکا یەک، پیتی خ بە تەنیا دەمینێتەوە. لە لای ڕاست دەبی ئێستا 266 و 4 بینم دابەشی 4.5 بکەم، کە دەبینم فاریزە هەیە دەتوانم هەردوو ژمارەکان جارانی دەی بکەم، واتە فاریزەکە لە هەردوو لای بچیتە لای ڕاست بە یەک خانە، واتە دەتوانم یەکسەر هەردوو فاریزەکان بسڕمەوە و ژمارەکان دابش بکەم، چونکە جارانی دەی دەکەم 4 و 5 دەبتە 45، 266 دەبتە 2664 کەواتە ئاوهای لێدێ. ئێستا دابش دەکەم، 26 دابش 45 نابی، دەبی چ بکەم؟ دەبی هەموو 266ەکەی وەرگرم، دابەشی 45 بکەم، 5 هەبوو، 5ەکەی لەژێر شەشەکەی ئەو شەشەی بنووسمەوە، 5 دابش 5 5 25 و 5 4 22 22. ئێستا لێکچیان دەرکەم هەردوو ژمارەکان، 6 5 لێ بڕوا 1، 6 2 لێ بڕوا 4 دەکات 41 لێرەش 0. چارەکەی لێرە دەینمە خوارێ، 404 زۆر گەورەیە، وەکو ئەوەی وایە 9 هەبی، 9 جاران 5 45، 9 جاران 4 36 لەگەڵ 4 36 و 4 40. ئەوجا ئێستا لێکیان دەرکەمەوە دوو ژمارەی، 4 9 لێ بڕوا، 4 5 لێ بڕوا 9، تەواو هیچ نەماوە. ئێستا هیچ نەما بینمە خوارێ، ناچارم فاریزە چی دانێم، سفرەکی زیادکەم لۆ ئەو 90 چەند 45 هەیە، 2 جاران 45 دەکان 90 لێ بڕوا، کەواتە خێراییەکەی چەند بووە؟ خێراییەکەی 59.2 کیلۆمەتر لە 1 کاژێر، کەواتە خێراییەکەی 59 کیلۆمەتر و تۆزێک زیاتر لە 59 کاژێر لە کیلۆمەتر لە کاژێرێک. خێرایی هەمیشە دوو پێوەری هەیە، پێوەرە چیان؟ هی دووریەکەیە کە کیلۆمەترە، یەکە چیان هی کاتەکەیە کە کاژێرە. ئامادەبوون لە وێنەکەی بەرامبەر پێوانەی گۆشەی نەزانرا و بریتیە لە زۆر زۆر ئاسانە، چونکە هێڵەکی ڕاستم هەیە و دوو گۆشەی هاوسێم هەیە، بە هەردووچیان پڕکەرن، هەردووچیان لەسەر یەک هێڵن، کەواتە هەردووچیان کە کۆیان بکەمەوە سەر جەمەکەی 180 بینم کەم 54 یەکسەر دەردەچی ئەو گۆشەی ئێرە چەندە. زۆر 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 ئاسانە. 4 لێ بڕوا 6، 7 5 لێ بڕوا 2، 126 ئەو گۆشەی ئێرە 126 پلا هەیە، 126 هەیە. پرسیاری 26 نرخی دنکەش خاتێک 0.75 دینارە. سەفین کۆمەڵێ دەنکەش خاتەی کڕی بۆ نمونەیەکی خان و بە چەندی کڕی
5250 دینار. بەڵام پێویستی بە دەرکە شخارتەی زیاتر هەبوو. لێرە نووسرا شخارتە، لێرەش نووسرا شخاتە. کامە ڕاستە؟ زیاتر هەبوو چەند دەنکە، دیسان نووسراوە شخاتە، شخاتەی زیاتری کڕیوە ئەگەر تا ئێستا 6750 دیناری دابی. چەندن کە شخاتەی زیاتر کڕیوە یان زیاتر هەبوو یان بابزانین کووە. یەکەم جار هەندێکی کڕی بەوەندە پارەیە، پاشان کە هەندێشکەشی کڕی پارەکە ئەوها زیادی کرد. با بزانین پارەی دووەم لە پارەی یەکەم دەرکەین، بزانین چەندە زیادەکە. 650 چەندی لێ بڕوە 550. 00 لێ بڕوە 5 لێ بڕوە 7 لێ بڕوە 6 لێ بڕوە، کەواتە 1500 دیناری زیاتردا. هەر یەک دنکە شخاتەیان شخارتە بەوەندەیە، کەواتە ئەم دەبی 1500ەکەی بینم دابەشی 0.75 بکەم، کە 1500ەکەی دەینم دابەشی 0.75 دەکەم. ئەوە هەر هەڵەیە، دەبی تۆزێک زیاتر لە 1500 دەرچی. ئەوە هەر هەڵەیە، ئەوە هەر هەڵەیە، کەواتە ئەوە ڕاستە بێ ئەوەی دابەشیش بکەم. کەواتە چەندن کە شخارتەی زیاتر هەبوو 2000 دن کە شخارتەی زیاتر کڕی بە پارەکەی. ئەوە هەڵهێنانی منالۆ ئەو پرسیارەی. هیوادارم خوێندکاری ژیر ئەتوو بە خۆت بە باشی 1500ەکەی دابەشی 0.75 بکەی، بزانی چەند دەردەچی. ئەگەر هەڵە بوو وەڵامەکەی من دەتوانی لە کۆمنت بنووسی. لێرە هاتمە کۆتایی ئەوانەیە، دێمە کۆتایی هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. هەتا وانەی داهاتوو باسی لاپەڕە 171 هەر بژی.